لە دووەم یاری قۆناغی دووەمی خولی یانە نایەبەکانی عێراق یعنی پێشمەرگە لەسەر یاریگای فەرماندەیی تایبەت بەخۆی پێشوازی لە یانەی میسان کرد. سپی پۆشانی شاری سلێمانی هەر لە سەرەتاوە کەشی یاریەکەیان گرت بۆ دەست، فشار و هێرشەکانیان خستە سەر تۆڕی گۆڵی میوانەکەیان. بە ئامانجی خۆشیان گەیشتن کە تۆمارکردنی گۆڵی یەکەم و پێشکەوتن بوو کاتێک ڕەفیق ئەمینیۆ لە خولەکی 11 تۆماری کرد. پێشمەرگە بەو گۆڵەشەوە نەوەستا. لە خولەکی 19 باز هاوڕێ لە دەرەوەی ناوچەی سا تۆپێکی ئاراستەی گۆڵ کرد و توانی تۆڕی گۆڵەکەش بپێکێت و گۆڵی دووەم بۆ یانەی پێشمەرگە زیاد بکات. نیوە یەکەمیش بەو دوو گۆڵە یانەی پێشمەرگە پێشکەوت. وەک چاوەڕێ دەکرا یانەی میسان لە نیوەی دووەمدا هەوڵی گەڕانەوەی دەدا بۆ کەشی یاریەکە و چەند فشارێکی خستە سەر تۆڕی گۆڵی میوانەکەیان، بەڵام لە تۆمارکردنی گۆڵدا سەرکەوتونە دەبوون. یعنی پێشمەرگەش ناوە بەناوە لە ڕێگەی هێرشی هەڵگەڕاوە هەوڵی زیادکردنی ئەنجامەکەی دەدا. لە کۆتا خولەکانی یاریەکە یاریزانێکی یانی میسان بە کارتی سوور کرایە دەرەوە. سەرنجام یاریەکە بە دوو گۆڵی بێوەڵام لە بەرژەوەندی یانەی پێشمەرگە کۆتایی هاتوو. سێ خاڵی زۆر گرنگیان دەستەبەر کرد. ڕاستی لە تۆ بیاج گرنگتیەک نییە من لە ئێستا گرنگتی بم، بەڵام ئێمە قۆناغی دووەم بەڕاستی لەگەڵ یاریزانە قسەمان کردووە گوستافی ڕایەنان بڕیارمانەوە کە ئینشاڵڵا و ئەنجامە خراپانەی کە لە مەرحەلەی یەکەمە هەبوو باشیکەوە لەخوا بەزەوە دوو یاری لە قۆناغی دووەم بڵین لە مەرحەلەی دووەم توانیمان دوو 6 خاڵ بەدەست بێنین تا حەدێک لە ناوچەی دابەزین چۆنڵی دووری خستینێتەوە، بەڵام هێشتا کافی نییە. خۆ دەزانی تیپەکانی کەش هەمویان لە خاڵە لە ئێمە نزیکترن، بەڵام ئینشاڵڵا ئێمە بتوانین ئەم یاری بەتابەت یاری داهاتوومان کە لەگەڵ ناسر لە ناو ساحەی خۆمانە درێژە بین بۆ سەرکەوتنانەی کە ئەم دوو هەفتەی تۆمارمان کرد. ئینشاڵڵا زۆر پێویستمان بە سێ خاڵی یاریەکە بوو بەڕاستی، چونکە خۆتان نەزان ئەنجاممان خراپ بوو. لەم دواییانەیە یاری پێشومان سێ خاڵ یاریەکەمان بەدەستێنا لە دەرەوەی یاریگای خۆمان بۆ فترەیەکیشە لە ساحەی خۆمان بووە بە عوقدەیەک ناتوانین لە ساحەی خۆمان بیبینەوە. وەسپاس بخوا ئەمڕۆ بە ئاست و بە ئەنجامیش توانیمان لە یانی میسان بەرینەوە. ئەم سێ خاڵە بۆ گرنگ بوو بۆ ئێمە، یانی میسان لە پێش ئێمەوە بوو، بەم سێ خاڵە ئێمە توانیمان پێشی ئەوام بکەین. وەسپاس بخوا تیپەکەمان ڕێچکێکی باشی گرتووە، هەم لە ڕووی یاریکردن هەم لە ڕووی ئەنجامەوە. بەو ئەنجامە یانەی پێشمەرگە تا ڕادەیەک لە ناوچەی دابەزین دوورکەوتەوە بە 21 خاڵەوە لە پلەی 16ەم دەبیندێت. هەرچەندە یانەی میسانیش 21 خاڵی هەیە، بەڵام بە جیاوازی گۆڵ لە پلەی 15ەم خۆی دەبینێتەوە. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.